هەولێرە پایتەخت جارەکادی لە سوێدا 24 دەبێژینە هەوە سپێدا هەوا باش بیتن و لە هەر جایکی بن ڕێز و سڵاوێتمان قبول بکەن ئەڤڕۆ هەکارێ هاتیە بە هەکار بەریە هەر تشتێکی ئەسرەتە بپرسم دەخوا حازرکریە بۆ ساڵان و پێشوازیاتە بۆ ساڵان و چاوایە سەرەتا سڵاو بۆ تۆ بۆ بینەران خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵتانم لە بەیانی 24 چەند ڕۆژێک و بەهۆی ئەم پەتایە بەڵێ سەلامەتی زۆر هەکار سپاس ئێستاش وەکو تێستێک هێشتا قۆڕکەم دۆزێک ماویەتە بەڵێ کەشێک تێدا ما بەڵام سپاس بەخوا بە هیوام هەموو لایەکمان باش بین ینی خۆمان بپارێزین لەم کەشە سارد و شکە تایبەت بۆی کەمبارینەوە پزیشکان زۆر ڕێنمایی دەدەن بۆی کە زیاتر ورد بین وەڵا تایبەت بە ئامادەکاری بۆ سەری ساڵ نەوەڵا ئامادەکارێکی زۆر بڵێ جارێ نەخۆش بوومە ئامادەکارێکی زۆر جددی نییە بەڵام یانەی سەری ساڵم بۆنێکی تایبەتە ینی خەڵکەکی زۆر ئێستا لە کوردستانیش چەند ساڵێکە لەم کاتانە شەوانی سەری ساڵ لە شوێنە گشتەکان کۆ دەبنەوە ئاهەنگ دەجێڕن بە هیوام گرنگەوەی کاتێکی خۆشە بێ خەڵک چێش لە کاتەکەیان ببینن و پلانی باشیان بۆ ساڵی داهاتوو هەبێ ئەمە زۆر گرنگەوەنیە ئەمە ژێکێکە لە تەوەرەکانمان ئەمڕۆ وە لە بەیانی 24شە جەخت لەسەر ئەم بابەتە دەکەینەوە هەروەتی چۆنیەتی پلاندانانی خێزانی بۆ سەری ساڵی نوێ بزانین چۆن پلاندانین بۆ ساڵی نوێ و پلانمان چی دەبێتن و هەروەها لە کتێبی بەڵگەنامەی هەولێر لە ئەرشیفی عوسمانیەکاندا بە تیژای 100 دانە کتێب چاپکرا ئەم کتێبە گرنگێکی زۆری بۆ مێژووی نەتەوەی کوردستان هەیە و باز لە شێوازی ژیان و کولتور و خەڵکی شاری هەولێر لە سەردەمی عوسمانیەکاندا جا ئەمە دێرین ئەم کتێبە سوقلێکی زۆری هەیە زۆر گرنگە بۆ کورد چونکە ئەم کتێبە لە با بڵێن کۆی 7,000 بەڵگەنامەی مێژووی 500یان سوودی لێوەرگیرایە زۆر بەش لەو بەڵگەنامانە لە ئیستانبول بەدەست کەوتون باس لە شاری هەولێر لە سەردەمی عوسمانیەکان دەکات لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی ئەو کات چۆن ژیابوون جا جێگەی خۆشحاڵی ئەمە کتێبخانەی کوردی و مێژووی کوردی زیاتر دەوڵەمەند دەکات لە بژاردەی 7,000 بەڵگەنامەدا 500 بەڵگەنامەی تایبەت بە مێژووی هەولێر لە سەردەمی عوسمانەکاندا لە دووتوێی کتێبێکدا چاپکرا. ئەم بەڵگەنامانە سامانێکی نەتەوەی گرنگن و دەتوانن لەبارەی شێوازی ژیانی کللتوری و کۆمەڵاتی و سیاسی و ئابووری ناوچەکە زانیاری باشتر و زیاتر بخەنە ڕوو. نزیکەی 7,000 بەڵگەنامەمان کۆ کردەوە لە دۆکومنتەکانی ئەرشیفی عوسمانی لە کۆی ئەو 7,000 توانیمان 500 دانیان کە دوای و جیاکردنەوە هەڵبژاردن 500 دانەمان لێ هەڵبژاردوو لە شێوەی ئەو پەرتوکەمان خستە بەردەستی خوێنەران و توێژەران گرنگی ئەو بەڵگەنامانە ئەوەیەکەوە ئەو بەڵگەنامانە تیشک دەخاتە سەر هەموو لایەنەکانی ژیانی هەولێر لەو ماوەیە. بەڵگەنامەکان لە ئەرشیفی عوسمانیەکان لە ئەستەمبول بەدەستخراون کە هەزاران بەڵگەی مێژووی دیکەی تایبەت بە کوردستانی لێیە. ماوەی 2 ساڵ کار لەسەر کۆکردنەوە و لێکدانەوەیان کراوە هەرچەندە ئەمە یەکەم جار نییە کە ئەرشیفی عوسمانیەکان دەربارەی کورد و هەولێر کۆ بکرێنەوە بەڵام ئەم کتێبە وردەکاری زیاتری تێدایە و بۆتەجێی سەرنجی خوێنەرانی ئەمڕۆ. کۆمەڵە بەڵگەنامەیەکی زۆر فەوتاوە بەڵام هەوڵ ئەدەین لە ڕێگەی ئەو پرۆژانەوە بەیانی ئینستیتوتێکدا بمەزرێ بۆ کۆکردنەوەی بەڵگەی هەموو ئەرشیفەکانی دنیاە بەینی کورد ڕاستە تا ئێستا ئەرشیفی خۆی نەبووە بەڵام ئەکرێ وردە لەو هەنگاوانە ئەرشیفێک گەورەتر دابدرێ. کۆکردنەوەی بەڵگەنامەکانی تایبەت بە کورد لە هەولێر لە سەردەمی عوسمانیدا دەتوانێت لە داهاتوودا چەندین سوودی جۆراوجۆر بگەێنێت لەوانە دەتوانێت ببێت سەرچاوێکی گرنگ بۆ نووسینەوەی توێژینەوەی زانستی. بڕیارە لە داهاتوودا بە زمانی کوردی و ئینگلیزیش بۆ زیاتر سوودگەیاندن بە خوێنەران بەردەست بێت. نیانبارزان کوردستان 24 هەولێر. هەکارۆکی ما گوتم هێدیێدی لە ساڵان و نزیکتە بین ئاهەنگ هەر زۆر دەبی لەم شار بۆ ئەم شار لەم شارۆچکە بۆ ئەم شارۆ بێجا لە پرات دەلالیشک و بەجێن گەشتاریا خۆش هاتیە ناساندن ئاهەنگن شەوێ ساڵێ تێنەکردن دوام شەوە ئاهەنگن سەرێ ساڵە لە زاخۆ بە مێهوانداریە هونەرمەندێ سەرحەدا باکوورێ کوردستانی بەڕێوەچوو ئاهەنگن قەشەنگ بە ئامادەبوونا خێزان و گەنج و کەسن بتەمەن بەڕێوە دەچن.
خێزان و kesên bi temen û genc û zarok bi hev re li pira delalin bۆ pişikdarîkirina ahengên sersalê. Macid Xwace xelkê Zaxoye û hevjîna wî xelka Filîpînê ye û bi hev re digel zaroka xwe pişikdarin di ahengên şevên sersalê. Bi giştî xelek bi van ahengan dilxweş bûyne. Yani zako galek koşa, yani galek jona, sola galek peros bit. Thank you. اف ساله یا از بینم جیاواسترش سالت بورینده بو آهنگا سر سال الویره ده طبعا زاخو یا از بینم براب آودان کرنا باشتر آچت الویره خلکه که پتر حزاهی آکنجی بین الدبره گوه بجن اداره سربخو یا زاخو الویره راستی دست خوشی بو اداره سربخو یا زاخو اف آهنگ دنده جوان بو خلک زاخو خلک کردستان همه بگشتی از بارم خلک اروپا ده قصد زاخو که بو سر سال زاخو حقیقت کیفا ما زاخویا گلک هات ناو بانگی زاخو گلک دل همه دنیای بلاف کرد و دست خوشی بوان هنرمند جوان راستی همی استیرن گلک کیفا ما هاتی سپاس بوان هنرمند دلیل دیلانار مهوان دوام شوا آهنگی بو به دیمن و آوادانی زاخو سرسام بو. برای چند سال از هاتم هر دوچوم دهاتم بس گلکی پیش کردی ماشاءالله و زاخو دی باجارکی گلکی پیش کردی و هیویدارم او جورشون واهین باشتر ببه. جهر چوار پارچین کردستانه بوده ما 11 شوان لزاخو هنرمند پشکدارن ده آهنگین پیشوازی کرن لسالا نویدا. کوپیکاتیش 11 شوان هرش 21 ماه 12 حتی سویکی 12 هنرمندین بجارین کردستان تدا بش دارن یعنی هر چهار پارچین کردستانه ایرو شوا دوی اما دست بگیریل گل هنرمند دلیل دلینار تورین ما گلکن جوانا کو نتنه آهنگه خملاندنا باجیری بو عطیه پیشبینی کرن ده ما 10 روزان دا پتری 100,000 گشتیار جبر آهنگان قسطا زاخو بکن. زاخو بنیازه به انجام دانا اوان جور آهنگان ده سال دهاتی دا به پایتخت سرسال بهت ناف کرن. جبو اوه چنده جی بوده ما 3 سالان لسر ایکه. لگوراپانا پرا دلال آهنگین سرسالت گیرد. مفال مجید کرسان 24 زاخو زاخو هم که جوانه به تایبەت که بۆنێکی تایبەت هەیە یعنی چۆن دەبینین ئاکرێ زۆر تایبەتە زاخۆ من بیاسە بژمەت بن پایتەختی نەورۆزی مێ هەیە بەشی دوبێژن ئەم دوێرێکینە پایتەختی سەری ساڵێ گەلێک جێ خۆشحالیە هەکار ئەم دبینین ئاکرێ زاخۆ هۆسا بەرەف پێشڤە بچوونێ دەچن گەشتیارن بیانی لەوێرە تێنە دیتن چەند ساڵێکە لە هەولێری پایتەختیش ئەو بەدی دەکەم لە شوێنە گشتیەکان ینی بە بۆنەی سەری ساڵ شوێنی تایبەت دەدرێ بە بڕاندە ناوخۆیە کوردیەکان بۆ نمایشکردنی خواردنی کوردی کللتوری کوردی جلوبەرێک هەموو ئەمانە تێکەڵێکی زۆر زۆر جوان دروست دەبی لەو شوێنە گشتیانە بەش شوێنێکیان لە لای ئەمپایرە ئەوەی تریان پێم وایە ئەم ساڵ لە پارکی شاریش دەکرێتەوە بە هەمان شێوە ئەوە جێگای هێوەیە وەڵا سەردانی بکەیت کوردستان ئینشاءالله کوردستانمان هەمیشە گەشاوە بێتن هەمیشە ڕازاوە بێتن هەمیشە لە خۆشییا بێ دوور بێت لە دەرد و باڵا لە هەموو کێشەیەکن وابزانم باسی تەوەریەکەممان بکەین ناو یەکەم بەڵێگومان ینی باسکردن لەسەر سەری ساڵ زۆری دێ بەڵام بۆ گەشتیاران زۆر زۆر تایبەترە چونکە هەرێمی کوردستان شارەکان و شارۆچکەکانی جوانە و بەوە دەوڵەمەندە کە شوێنی گەشتیاری زۆریە خەڵکێکی زۆر بە تایبەت لە ناوەڕاست و خواری و عێراق ڕوو لە هەرێمی کوردستان دەکەین بۆی بابزانین پلانی گەشت و گوزار چیە لە هەرێمی کوردستان بەنیازی میوانداری ئیبراهیم عەبدولحەمید بەڕێوەبەری ڕاگەاندنی دەستەی گەشت و گوزار وتەبێژی دەستەی گەشت و گوزار کاک ئیبراهیم زۆر زۆر بەخێر بێت زۆر سپاس حاڵین باریتان باش زۆر سپاسانە تۆ سادەتر هاتی لە من ئەمە چونکە نەخۆشم ئەو هەموو جلم لەسەر یەکتر لە زۆر سپاس زۆر بەخێر بێت کاک ئیبراهیم لەوە دەست پێ بکەین دەزانین سەری ساڵ ینی هاوشێوەی جەژنەکان بۆنەکەی تایبەتە خەڵکێکی زۆر پێم وابێ ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن
پلانی دەستەی گەشت و گوزار بەڕێوەبەرایەتی گشتیەکانی گەشت و گوزار چییە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران؟ بەڵێ دیارە ئێمە ساڵانە لەگەڵ هاتنەوەی بۆنەکان کۆمەڵێک ڕێکاری هاوشێوە و جێگیر هەن کە دەیانگری نەبەر دەتوانم بڵێم وەکو ڕۆتینێکی لە هاتووە هەموو هەوڵەکانی ئێمە لە پێناوی ئەوەیە کە بتوانین بە شێوەیەکی شارستانیانە و سەردەمیانە پێشوازی لە گەشتیاران بکەین ئێمە هەر لە سەرەتای ئەم مانگەوە تایبەت بە پشوەکانی سەری ساڵ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتەکانمان لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان دەستمان کرد بە ئامادەکاریەکان دیارە ئامادەکاریەکانی ئێمەش لەسەر دوو ئاستە بە شێوەیەکی گشتی ئاستێکیان کەرتی گشتەوەتە کەرتی حکومی ئەو هەماهەنگیەیە کە لە نێوان دەستەی گەشت و گوزار و بەڕێوەبەرایەتی گشتەکان لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە تایبەت ئاسایشی بازگەکان کە خۆتان نەزانن بازەکان ئەو خاڵن کە گەشتیاران پێی دێنە ناوەی هەرێمی کوردستان ئێمە سەرڕای ئەوەش چەندین لیژنەمان دەبێت بە ئەرک و بەرپرسیارەتی جیاواز لە گرنگترینیان ئەو لیژنانن کە لە بازەکان ئامادە گیانە بێ بازەکان بۆ ئێمە زۆر گرنگن بەردەوام ئێمە بایەخی زۆر و بازەکانە دەین دەمانەوێت هەر لە بازگەکانەوە دیوێکی جوانی میوانداریکردن نیشانی گەشتیارانمان بدەین ئەمە سەرڕای ئەوەی کە برایانی ئێمە لە ئاسایش بە سوپاسەوە بۆ ئەوان ئاسانکاری تەواوەکەن لە ئێستادا بە کەمتر لە 5 خولەک تەواوی ڕێکارەکانە گیرێنە بەر و ئیستی گەشتیاران نەدرێت بۆ ناوەی شارەکان هاوکات لە ناوسەنتەری شارەکانیش تیمەکانی ئێمە بە بەردەوامی ئەو بنکە و شوێنە گەشتیارانە بەسەرەکەنەوە کە ئاهەنگ و چاڵاکی تایبەتیان بە بۆنەی پشتوەکاری سەری ساڵ دەکرێت ئەمە کەرتی گشتی لە کەرتی تایبەتیش لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان زنجیرەیەک کۆبنەوە ئەنجام درراوە تەواوی بنکە گەشتیاریەکان لە ئامادە باشیدان هەموو هەوڵەکانی ئێمە لە پێناوی ئەوەیە کە بتوانین سەری ساڵێکی نمونەی بۆ گەشتیاران ئامادەینە پێشوازیکردن بە دڵنیایی ئامادەین مامۆستا ئیبراهیم پێشوازیە گەشتیاریان چاوایە ینی هەند چاوەڕێ هەندێکەن گەشتیارەکەن زۆر بۆ سەرێ ساڵێ ڕووبکەنە هەرێما کوردستانی بەتایبەتی پایتەختی کوردستانێ بەپی ئەو ئەزمموی ئێمە هەمانە لە ساڵانی ڕابرد و دیارە مای خۆشحاڵیە کە ساڵ لە دوای ساڵ ژماری گەشتیارانەوانێ بە تایبەت ئەوانەی کە بە بۆنەی بەسەربردنی پشۆکاری سەری ساڕ و لە هەرێمی کوردستانەکان ژمارەکە بە شێوێکی بەرچاو بەرز دەبێتەوە بۆ ئەم ساڵەکەش ئێمە پارساڵەکە بە نمونە وەربگرین لە ماوەی تەنها هەفتەیەکی پشوەکانی سەری ساڵ نزیک بە 200,000 گەشتیار ڕویان لە هەرێمی کوردستان کردو ئەمە جگە لەو گەشتیارە ناو خۆیانەی بۆ نمونە گەشتیارێک لە سلێمانی دێتە هەولێریان لە هەولێر دەچێتە دهۆکیان لە دهۆک بۆ شارەکانی تر بۆ ئەم ساڵەکە بە پشت بەستن بەو ئامادەکاریانەی کردومانە هاوکات بەو فیدباکەی کێمە وەرمان گرتوتەوە لە کۆمپانیا و بنکە گەشتیاریەکان ئەمەژەکان دڵخۆشکەرن پێمان وایە کە بۆ ئەم ساڵ بتوانین زیاتر لە 200,000 زۆر باش کاگی برایم ئەو گەشتیارانەی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بە نمونە ئەم 200,000 کە ساڵی ڕابردوو هاتن ئەمانە هی ناوەڕاست و خواری عێراقن بە تەنیان یان هی وڵاتانی دەوروبەر و ئەمانەش ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بۆ نمونە لە ئێران تورکیا لە وڵاتانی تر بەڵە خۆی دیارە زۆرینەی هەرە زۆری گەشتیارانی ئەگەر ئێمە باس لە کۆی ئامار بکەین بۆ منە ساڵێک وەربگرین زۆرینە هەرە زۆری گەشتیارانی ئێمە ئەوانن کە لە باشوور و ناوڕاستی عێراقەوە دێن بۆ هەرێمی کوردستان بەڵام خۆشبەختانە چەند ساڵێکە ژماری ئەو گەشتیارانەی کە لە دەرەوەی عێراقەوە دێن و پێیان دەگوترێت گەشتیاری نێودەوڵەتی لە بەرزبوونەوەیکی بەرچاودا ینی ڕێژەکە زۆر دڵخۆشکەرە مەبەستمان لە گەشتیاری نێودەوڵەتیش ئەوانن کە لە دەرەوەی سنووری عێراق و دەنجاچ وڵاتانی دراوسێ بێ وەک وڵاتانێکە بەڕێزت ناوتێنن یان وڵاتانی کەندا و ئاسیا و ئەوروپا ئەمریکا و وڵاتانی تریش لە ئێستادا لە کۆی ئەو گەشتیارانەی کە دێن بۆ هەرێمی کوردستان 25 ئەوانن کە لە دەرەوەی عێراقەوە نێودەوڵەتی بەڵێ بەڵام تایبەت بۆ پشوەکانی سەری ساڵ لە ڕاستیدا زۆرینی هەرە زۆریان زیاتر لە 185 تا 90 ئەوانن کە لە باشوور ناوڕاستی عێراقەوە دێن لەبەرەوەی بۆ ماوەیەکی دیاری کراوە بۆ ماوەی هەفتەیەکە و ساڵ لە دوای ساڵی ژەم ژمارەیە بەرز دەبێت و ئەوە هەر لە چوارچێوەی گەشت و گوزاری زستانەش دیارە مەشمای خۆشحاڵیەکی زۆرەکە ئێمە ئیتر ئەو قۆناغی گەشت و گوزاری تاکوەر زەمان بڕیوە ئێمە چوار وەرزین ئێمە ساڵانێک کە ساڵانی زوو گەشتیار تەنها لە جەشنی قوربان و ڕەمەزان داهاتن بۆ هەرێمی کوردستان دواتر ئەم بارودۆخە وردە گۆڕانی بەسەر دەهات گەشتیاران لە وەرزی هاوین شەهاتن بەڵام ئێستا ئێمە دەتوانین بڵێن قۆناغی گەشت و گوزاری تاکوەر زەمان لە هەرێمی کوردستان بڕیوە بەڕیونەتەوە قۆناغێک
کە پێی دەتوانین ناوی بنێن گەشت و گوزارێکی نیمچە بەردەوام بە واتایی کە بە درێژایی ساڵەکە گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بەڵام تای ئیستاش وەرزی زێڕینی ئێمە هەر وەرزی هاوینە هەوڵەکان لە پێناوی ئەوەن کە ئیتر بتوانین گەشت و گوزاری زستانە بە زۆرێک ببوژێنینەوە بتوانین ساڵانە پێشوازی لە ژمارەی ئێزگار زۆری گەشتیار بکەین ئەو سست بوونەی کە لە سێکتەری گەشتیاری دێتە کایەوە لە وەرزی زستان ئەمە نەهێڵین وا بکەین کە بەردەوام شوێنە گەشتیاریەکان کاریان هەبێ و خەڵکێکی زۆری دەرفەتی کاری بۆ بڕاست. مامۆستا ئیبراهیم لە پایتەختی هەرێما کوردستانێ چ ئاهەنگێن تایبەت هەنەک و پێش سەری ساڵە یەک دو ڕۆژ پێش سەری ساڵێ بێنەکردن بەڵێ دیارە ئاهەنگەکان دوو شێوازمانن زۆرێکیان ئەوانن کە لەلایەن کەرتی تایبەتەوە کراوەی تری کەرتی گشتی و حکوومەت پێی هەڵدەستێ تایبەت بە شاری هەولێر دیارە وەکو ئاهەنگی گشتی حکوومەت هەروەکو بەڕێز جەنابی پارێزگاری هەولێر دوو ڕۆژ پێش ئێستا ڕایگەیاند کە هیچ ئاهەنگێکی گشتی نابێ بەڵام ئەوەی مایەی خۆشحاڵیە ئەوەیە کە هەموو چاڵاکیە گەشتیاریەکان لە ڕێگەی کەرتی تایبەتەوەیە کەرتی تایبەت ڕۆڵێکی ئێجگار گەورە دەبینێ لە زیاتر پێشفەخستنی سێکتەری گەشتیاری هەموو چاڵاکی گەشتیاریەکانمان ئەو ئاهەنگانێکە کرێن لە ڕێگەی کەرتی تایبەتەوەی زۆرینەی هەر زۆری بنکە گەشتیاریەکانمان لە شاری هەولێر و لە تەواوی هەرێمی کوردستانیش ئاهەنگ و چاڵاکی تایبەتیان دەبێ بە بۆنەی پشوەکانی سەری ساڵ بەڵام لە هەندێک شوێنی تر بۆن منە لە زاخۆیە مە هەر لە 20 مانگەوە چاڵاشێکی گەورەیە دەستی پێکردووە کە بە سەرپەرشتی ئیدارەی سەربەخۆی زاخۆ بە هەماهەنگی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری زاخۆیە ئارنگ بزانیاریتان هەبێت کە هەر شەوەی هونەرمەندێکی ناوداری کورد بەڵێ ئەمانە هەموو واکەن کە سەرنجی ژمارەیەکی زیاتر لە گەشتیاران ڕابچێتەوە سەرڕای ئەوەی کە ئەو هاگانێکە لە هەولێر لە سلێمانی و لە دووهۆکرێن هەندێکیانمە بەشداری هونەرمەندانی دەرەوەی هەرێمی کوردستانە ئەمە بەردەوام دەبێتە هۆکاری ئەوەی فاکتەری ئەوەی کە سەرنجی گەشتیاران لە دەرەوەی هەرێمی کوردستان ڕابچێشێ بۆ ناوی هەرێمی کوردستان بۆ بەسەربردنی پشوەکانی سەری ساڵ کاگوڕایم ئێمە دەزانین ینی شاری دووهۆکە هەولێرە سلێمانیە ئیدارە سەربەخۆکارن بەشێک لە قەزا و ناحیەکان شوێنی سەرنجڕاکێشە نەبێتە جیاکاری بەڵام ئەوەی کە زیاتر گەشتیاری بۆ دێ لەسەر چ بنەمایەک زیاتر گەشتیاری بۆ دێ بە کامە شار زیاتر لەسەری ساڵان پێشوازی لە گەشتیاران دەکات بەڵێ دیارە پلانی حکوومەت استراتیژێتی حکوومەت و دەستەی گەشت و گوزار ئەوەیە کە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە ببوژێتەوە ئەوەی مای خۆشحاڵیە تۆپۆگرافیای هەرێمی کوردستان بە جۆرێکە کە زۆرینەی هەرە زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان شیا و گونجاون بۆ ژمارەیەکی زۆر لە جۆرەکانی گەشت و گوزار وە گەشتیارانی ئێمە ڕوو لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستانەکەن بەڵام بەو پێی کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە پشکی شێری ژمارە گەشتیاران بەر هەولێرەکەوێ دواتر سلێمانی دووهۆک و شوێنەکانی تردێن وە گەشتیارانیش بەردەوام بۆ ئەو شوێنانە دێن کە چاڵاکی گەشتیاری لی هەبێ خۆتان نەزانن لە شاری هەولێر ئەمای خۆشحاڵیەکی زۆرەکە ژمارێکی زۆر لە براندی جیهانی گەشتیاری لێرەن ئەمانە هەموو واکەن کە فۆکەسی گەشتیارانی بچێتە سەر بەڵام هەروەکو گرتم هەموو شارەکانی هەرێمی کوردستان گەشتیاری بۆچێ و ئامانجی استراتیژی ئێمەش ئەوەیە کە گەشتیاران بۆ تەواوی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان ببین و لە ڕاستیدا ئامانجێکی تریشمان هەیە کە دەمانێت ئەو پاڵە پۆستۆی کە لە ناوسەنتەری شارەکان هەیە بیگوازینەوە بۆ دەرەوەی شارەکان ئەمە لە پلانی 8 ساڵە جێی کراوەتەوە لە ڕێگەی هاندانی وەبەرهێنەران بۆ ئەوەی لە دەرەوەی شارەکان لە شوێنە دوور دەستەکان پرۆژێک گەشتیاری ئەنجامدەن هەم بۆ کەمکردنەوەی ئەو پاڵە پۆستۆی کە لە ناوسەنتەری شارەکانیش هەیە و هەمیش بۆ ڕەخساندنی دەرفەتی کارە لە شوێنە دوورە دەستەکان و دەرەوەی شارەکان مامۆستا ئیبراهیم ئەگەم بەحسە زاخۆکە دەلال بکەین زاخۆکە دەلال ئەوە چەند ساڵە مەسەلەن پشتی هاتیە نۆژەنکردن یا بووە جیەکی گەلێک باش بۆ گەشتیاران بەتایبەتین و کە و راپۆرتامەگوی خۆدای دەبێژن ئەم هەوڵە هەندە دیکەین بکەینە پایتەختی سەرێ ساڵێ چه هەوڵ تێنەدانک و زاخۆوەکی ئاکرێ چاو بە پایتەختی نەورۆزێ زاخۆش ببیتە پایتەختی سەرێ ساڵێ لە کوردستان بەڵێ دیارە زاخۆ بەڕاستی نمونەی پێشڤەچوون و ئاوەدانیە لە ماوەیەکی زۆر کەمدا توانی قۆناغێکی زۆر ببڕێ ئێمە 2 مانگ پێش ئێستا کۆربەندێکی گەشتیاریمان کرد بە بەشداری کۆمپانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بەڕاستی هەموو لەوێ ینی بە سوورمانەوە لەو ئاوەدانی و پێشڤەچوونەی زاخۆیان نەڕوانی زاخۆ ئێستا لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بۆ بە یەکێ لە شارە هەرە گەشتیاریەکان و ئەوەی زۆر گرینگە سەبارەت بە زاخۆ بۆتە ناوەندی گەشت و گوزاری ناوەخۆی ژمارەیەکی زۆری گەشتیاری ناوەخۆی بۆ مەبەسمان لەوەیە کە گەشتیارێک لە سلێمانی لە ڕانیا لە گەرمیان لە سۆران لە هەولێر لە دووهۆک ساڵانە ڕوو لە زاخۆکەن کە ئەمەش دیارە بەڕاستی مایی خۆشحالیەکی زۆرە کە ئێمە بتوانین بەو جۆرە گەشت و گوزاری ناوەخۆ ببێژینینەوە دیارە زاخۆ لەم ڕۆوە پێشەنگە
و هێشتا ئێمە چاومان لە زیاتر لە بەرەوەی زاخۆ گونجاوە و مقەوماتی زۆر بەهێزی بوون بە شارێکی گەشتیاری تێدا هەیە و هەموو هەوڵەکانیش لە پێناوی ئەوەن کە هەم زاخۆ هەم شارەکانی تریش ئێمە بە جۆرێک بتوانین ئامادەیان بکەین بیانکەین بە ڕووگەیەکی گەشتیاری و ببێ بە جێگە سەرنجی گەشتیاران نەک تەنها لە ناوخۆ بەڵکو لە ناوچەکە خەڵکی زاخۆ چەندێ بێوانندۆستە هەکار بێگومان بەڵێ ڕاستە بەڵێ ڕاستە بەرنامەی پرۆگرام بیانی بیستارشمان لە زاخۆ کردووە میێوانندۆز بنە زۆر میێوانندۆستن کاک ئیبراهیم لە کارنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر تیشک خراە سەر ئەوەی کە فرسای عمل هەلی کار لە بۆ گەنجەکان بەڕەخسێندرێت پێم وایە بەشێکی زۆر لە ڕێگەی کەرتە گەشتیارەکان ڕەخسان ینی چونکە سیر دەکەین وتێلەکان کافتریایەکان ڕێستورانتەکان چێشتخانەکان پرۆژە گەشتیاریەکان ئەمانە دەتوان زۆرترین هەلی کار بەڕەخسێنن بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە تەنیا لەو بۆنانە ڕێژەی هەلی کار بەرز دەبێتەوە یاخود بەردەوام ئاستی داخوازی ئەم شوێنە گەشتیارانە سەقامگیرە بە شێوەیەکی گشتی سەقامگیرە بەڵام بەدڵنیاییەوە بۆنەکانیش وا دەکەن کە زیاتر ببوژێتەوە سەبارەت بە ڕەخساندنی دەرفەتی کار بە تایبەتی بۆ دەرچوانی گەشت و گوزار و هاونیشتمانیانی هەرێمی کوردستان دیارە ئێمە کار بە ڕێنماییەکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ڕێنمایی ئەنجومەنی وەزیران ڕێنمایی دەستی کاری ناوەخۆی بە ڕێژەی 1975 لە تەواوی سێکتەرە جیاوازەکان بە گەشت و گوزاریشەوە ئێمە لە گەشت و گوزار لەڕێگەی بەڕێبەتی گشتەکانمان هەنگاوی پراکتیشیمان لەم بارەیەوە ناوە و دەستمان پێ کردووە هەوڵەکان بەو ئاراستەین کە ئێمە بتوانین لە تەواوی بنکە و شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان دەستی کاری ناوەخۆی بگەێنین بە 1975 تەنانەت بۆ داهاتوێکی دوور زیاتریش لەم ڕێژێ بەدڵنیاییەوە ئەم سێکتەرە ژمارێکی ئێجگار زۆر دەرفەتی کاری ڕەخساندووە بەڵام هەموو لایەکمان هەستمان بەوە کردووە کە زۆری لە بنکە گەشتیاریەکان کاربندەکانی ڕنگ بێ خەڵکی هەرێمی کوردستان نەبن خەڵکی دەروای هەرێمی کوردستان بن ئەمەش دوای جێبەجێکردنی ئەو ڕێنماییە ئێتە وردەوردەوە ڕێژەی دەستی کاری ناوەخۆی لەو بنکە گەشتیاریانە کەم دەبێتەوە ئێمە ئامانجمانە کە سەرڕای بەگەڕخستنی دەستی کاری ناوەخۆی کوردی لەو بنکە گەشتیاریانە هاوکات لە ڕووی زمانیشەوە ئێمە بە ڕێنمایی کار دەکەین بۆ ئەوەی مۆرچی کوردەواری بەو ناوچە و بنکە و شوێنە گەشتیارانەوە دیار بێت مامستا ئیبراهیم دەما ئەم دچینە سەرێ ساڵێ ئەم ئاهەنگا دگەڕین قەرەباڵغی چێ دەبیت هەندێک دەما ئەم تووشی گیر و گرفتا دەبین تو چ پەیامێکت گەینیە هاوڵەتیان بە تایبەتی لە ڕۆژێن سەرێ ساڵێ چ بکەن خۆ دوور بخن لە شەڕ و ئاژاوە بەڵێ دیارە ئێمە ئەوەی مای خۆشحاڵیە و ئەزمینانێک کە ساڵانی ڕابردوو هەمانە بەڕاستی ڕووداوی نەخوازراوی ئەو تۆ ڕووی نەداوە کە بیانی زەرەر بە سێکتەری گەشتیاری یان زیان بە گەشتیاران بگەێنێ ئەوەی جێگەی دڵخۆشی ئەوەیە کە ئەو گیان و ڕۆحیەتی میوان دۆستەیەکە لە نێوان لە ناو هەرێمی کوردستان هەیە بەرامبەر بە گەشتیاران کەمەش بۆتە خاڵێکی پۆزتیڤ بەڕاستی هی ئەوەیە کە سەرنجی ژمارێکی زۆر لە گەشتیاری نێودەوڵەشتیش پێڕابچێن چکە بەردەم ئەو فیدباکەی وەریدەگرینەوە جێگەی دڵخۆشیەکە باس لە هاوڕێتی و میوان دۆستی برادر دۆستیتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکرێ و تایبەت بۆ ئەو بابەتێکە بەڕێز باسکرد ئێمە هیوادارین هەم گەشتیاران هەم هاونیشتمانیانی خۆمان پابەندی ڕێنمایی لیژنەکانی قانقامیت بینی پارێزگاکان لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان ڕێنمایەکی تایبەتەیە کە درابێتن ڕێنمایەکانی ئێمە لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکانە بۆ گەشتیاران و زیاتر فۆکەس خستنە سەر بابەتی لایەنی ژینگە پارێزیەکە هیوادار هەموو لایەکمان پابند بین بەو ئەرکە مۆڕالی و ئاینی و نیشتمانی خۆمان هەڵبسین لەگەڵ ئاهەنگ ژێران و کەیف و خۆشیکردن هاوکات هەم ئاگامان لە ژینگەی دەور و بەرمان بێ هەمیش نەبینەهۆی ئەوەی کە ڕووداوێکی نەخوازرا و ڕووبداکە دوازر بێتە مایەی دڵگرانی کەسێکیان گەشتیارێک باشە کاک ئیبراهیم هەرێمی کوردستان ینی هەرێمێکی زۆر گەورەنین بەراورد بە زۆر لە وڵاتان ینی چەند شارێک و چەند قەزایەکە ڕەنگە بۆ ڕێبەریکردن ئاسانتر بێ بەڵام ئێستا کەمتر ینی لەسەر ئاستی جیهان مۆدیلی ڕێبەریکردن کەسێک لەگەڵ بێ ماوە لە ڕێگەی ئەپەکانەوە ڕێبەری و هەموو شتێکت پێ پیشاندا شوێنە گەشتیاریەکان لە کوردستان ئەمە کاری لەسەر کراوە هیچ بەڵێ ڕێبەری ئەلکترۆنی دیارە ئێمە ڕێبەری مرۆیمان هەیە بەڕێزت باست کرد و ڕێبەری ئەلکترۆنیش وەکو ئەپلیکیشنێکە لەسەر مۆبایل سمارتفۆنەکان بتوانین دابزن لە ئێستادا ئێمە لەگەڵ کۆمپانیایەکی کەرتی تایبەت کار دەکەین
بەشتێکی زۆری کارەکان تەواو بوون لە قۆناغەکانی کۆتاییدان ئێمە دەتوانم بڵێم کە خۆشببختانە لە سەرەتای ساڵی نوێەوە دەبین بە خاوەنی ڕێبەری ئەلکترۆنی گەشتیاری دیارام ڕێبەرە زانیاری لەسەر تەواوی شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستانی تێدایە و لەسەر هەردوو سیستەمی iOS و ئەندروید دادا بەزێندرێ بە خۆڕاییە گەشتیاران هەرکە گەیشتە ناو هەرێمی کوردستان لە فڕۆکەخانەکان لە بازەکان دەتوانن ئەو ئەپلیکیشنە داببەزێنن ئیتر دەبێت بە ڕێنیشاندەرێک هەرچی زانیاری پەیوەست بە سێکتەری گەشتیاری هەیە لەم ڕێبەرەدا جێکراوەتەوە بۆ نمونە دووری شوێنەکان چۆن بگەیتە شوێنێک یان چۆن گەشتنامەیەک دابنیت یان نرخی شوێنەکان تۆ پێش ئەوەی بچیت نرخی ئەو شوێنە خزمەت گوزاریەکانی چەندە لۆکیشنەکەی بەدڵنیاییەوە کاژمێر چەند بۆ چەند کراوەتەوە و بەڕاستی مواسەفاتی زۆری تایە بۆ نمونە چێل و مواسەفاتانە کەسێک کە شارەزای ئێرە نیە کە لە ئەپلیکیشنەکە ئەکاتەوە لە ڕێگەی فەنکشنێکەوە تۆ ئیعاز دەدا پێی دەڵێ لە نزیکی تۆ چەند شوێنی گەشتیاری هەن چەند ڕێستۆرانتان چەند هۆتێل هەن ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە لە ڕاستە ئێمە لە 2013 و 14 ڕێبەرێکی لەم شێوەیەمان هەبوو بەڵامی تر بەهۆی هەندێ هەڵی تەکنیشەوە ئەو بابەتە وەستا بەڵام ئەوەی ئێستا هەمانە زۆر پێشکەوتوترە لەوەی کە لە 2000 لەگەر ئەمەش کاگی برایم ینی ئەگەر بێت و هۆکارەکانی گواستنەوەش زیاتر کاری لەسەر بکرێ بە هیوام ینی لە داهاتوو کاری لەسەر بکرێت کوردستان دەبێتە شوێنێکی زۆر سەنجڕاکێشتر چونکە هۆکارەکانی گواستنەوە ئاسانتر دەبێت خەڵکانی کە دێن هەمویان دەتوانن بە ئاسانی هاتوو بۆ سەردەم شوێنەکان بکەن. مامۆستا ئیبراهیم تا چەند هەنگۆ چاودێری خستیە سەر جیێن گەشتیاری لە ڕووی نرخ لە ڕووی پاراستنا ژینگەیک و هەروە ببینیتن گەشتیارتمە دایم سەردانە کوردستانێ بکەن. دیارە بابەتی دەرخ بابەتێکە بەردەوام ئێمە بە تایبەتی لەو کاتانێکە هەڵاوسانێکی گەشتیاری دروست دەبێ ئەمە ڕوبەڕووی ڕەخنە و سکاڵا و گازندەی بەشێ لە گەشتیارانە بینەوە بەداخەوە هەندێک لە بنکە گەشتیاریەکان هەوڵی ئیستیغلالکردنی گەشتیارانە دەن هەندێک جار دیارە ئێمە بەردەوام هانی کەرتی تایبەتمان داوە کە بەڕاستی بەرزکردنەوەی نرخ بە هیچ شێوەیەکی لە بەرژەوەندی هیچ لایەک نییە تەنانەت خودی بنکە گەشتیاریەکانش ڕنگ بێ شوێنێکی گەشتیاری بە بەرزکردنەوەی نرخ لە کورت مەودادا قازانجێکی مادی بکە بەڵام دواتر لە دریش مەودادا بەرزکردنەوەی نرخ بە زیان بۆ کۆی پرۆسی گەشتیاری لە هەرێمی کوردستان دەشکێتەوە بۆ ئەو بابەتە ئێمە بەڕاستی کۆمەڵێکی جراعەتمان هەیە ئەو لیژنانێکە لە سەرەتا ئاماژەم پێدا یەکێ لە ئەرکەکانیان و بگرێت لە ئەرکە هەرە سەرچیەکانیان چاودێری کردنی هەم ئاستی کواڵیتی ئەو خزمەت گوزاریەکە بە گەشتیارانە درێ و هەمیش نرخ لە بنکە شوێنە گەشتیاریەکان ئێمە لە هەر شارێک لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکانی ژمارەیەکی تەلەفۆنمان ئامادە کردو وەکو هێڵی گەرم ئەم هێڵی گەرمە گەشتیار دەتوانێت ئەگەر لە هەر شوێنێکدا هەستی کرد ژمارەکە چەندە؟ وڵای ژماری هەشت بە ڕێوبەراتی گەشتیمانی دەتوانم هەشت ژمارەکە بە ئێوەی بەڕێز بدەم سوپاسیشتانەکەی نەگەر بتوانن لە وێبسایتەکە بڵای بکەنەوە ئەم ژمارانە بۆ ئەوەن کە ئەگەر گەشتیار خوا نەخواستە تووشی ڕووداوەکەی نەخواستراو بوو ئێمە بە زووترین کاتە داخولەکەین هاوکات بۆ بابەتی نرخیش گەشتیار یان هاو نیشتمانی خۆمان کە چوو بۆ شوێنێک هەستی کرد بەڕاستی نرخەکان زیاد لە پێویست بەرز بوونەتەوە دەکرێت پەیوەندی بکەوە ئێمە داخولەکەین بەڵام شتێکی شەیە من دەمەوێت بڵێم نەک لێرە تەنها لە هەرێمی کوردستان لە تەواوی دنیا لە وەرزی گەشتیاری لەو کاتانێکە هەڵاوسانێکی گەشتیاری هەیە نرخەکان بە زۆرێک لە جۆرەکان بەرز دەبنەوە بەڵام قسەی من بەواتەی ئەوە نایە مەهانی کەرتی تایبەت بن کە نرخەکان بەرز بکەنەوە هەوڵەکانی ئێمە لە پێناوی ڕێگریکردن لە بەرزکردنەوەی نرخ زیاد لە پێویست بەڕاستی و بۆ چارەسەرکردنی ینی بە شێوەیەکی تەواو چارەسەرکردنی ئەم بابەتە ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی کۆبنەوەیەکمان ئەنجام داوە لە ئێستادا لە هەوڵی ئەوەین کە لەسەر ئاسی بەڕێوەبەراتی گشتەکانمان لیژنێکی هاوبەشپێک بهێنرێ بۆ ئەوەی لە سەرەتادا ڕووپێویەکی بازار بکرێ دواتریش میکانیزم دابدرێ بۆ دانانی نرخەکان بە جۆرێک کە جێگەی ڕەزامەندی گەشتیاران بێ ئەوە بەڕاستی بابەتێکە ئێمە زۆر گرنگی پێدەین دەبەرەوەی هەر بە نرخ ئێمە دەتوانێت تەنانەت چێبڕچەی وڵاتانی تریش بکەین بۆ ئەوەی سەرنجی ژمارەی زیاتر دەگەشتن بەڕێز ئیبراهیم عەبدولحەمید وتەبێژی دەستەی گەشت و گوزار زۆر سپاس بۆ تۆم بەیانیە لەگەڵ سپاسانەکان دووبارە زۆر سپاس ئەم جارە باسی قاوەخانەکان شوێنە گشتیەکان ئەوەی تێدا کاتی بەسەر دەبرێ بێگومان دێرین شوێن هەیە لەم هەولێرە باسی بکەین با بڵێن ئەوەی کە من دەیزانم شوێن هەیە تەمەنی زیاتر لە 100 ساڵە تاوەکو ئێستا شمان و لە کارەکەیان بەردەوامن بەردەوامیش خەڵک هاتوچووی دەکەی واتە خەڵکێکی زۆر
یادەوەری لەگەڵم بە مۆرکێکە گەشتیاری هەکارەجە ئەم بەحساوی قاوەخانێ بکەین و مێژواوی زیاتر لە 1970 ساڵە لە پایتەختی هەرێما کوردستانێ و یەکەمین قاوەخانە بووە لە هەولێرە پایتەخت ئەم پێک بە بینەربین. دەزانن کۆنتترین قاوەخانە لە هەولێر کامە قاوەخانەیە کە مێژوەکەی بۆ زیاتر لە 1970 ساڵ دەگەڕێتەوە لەگەڵم بمێنن. مێژووی قاوەخانەکەمان قاوەخانەی ئەبوو قاوەچی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1946 زاینی کە یەکەم جار لە قەڵای هەولێر لەسەر دەستی سلێمان ئەفەندی بابی عەبدوڵڵا قاوەچی دامەزرا مەشهور بۆ قاوەچی چووکە خەڵکەکی زۆر داهاتە ئەو قاوەخانەیە دادەنیشتن لەوێندەرێ جێی کۆبوونەوەی هەموو چینەکانی شاری هەولێر و ئەوانەی کە سەردانی ئەو قاوەخانەیان دەکرد. لەو قاوەخانەیەش جێیەکان فەسڵ بوو جێی ئەفەندیەکان جێی مامۆستایەکان جێی مۆسەفەکان جێی ئەوانەی گەنجەکان جێ ئەوانەی کە دێن یاری دەکەن یاری بلیارد و دۆمینەوە بۆ یەکەم جاریش یاری شەترەنج لە قاوەخانەی ئەبوو قاوەچی لەوێ دایانایە گەمەیان کردیە. پاشەوەی کە 1983 ئەو قاوەخانەیە لەلایەن ڕژێمی بەعەز ڕوخێندرا ئەمە دووبارە فکرمان کردو لەگە برایەکەم کە ئەو قاوەخانەیە دووبارە ناوەکەی زیندووکەینەوە ساڵی 2022 دووبارە ئەو شوێنەمان زیندوو کردەوە ناوەمان زیندوو کردەوە بە شێوەیەکی کەلتوری و قاوەی خاسی خۆمانەیە بە ناوی کۆکتێلی ئەبوو قاوەچی کە شتش تایبەتی خۆمانە لە قەدیمەوە کە جێم لێ دەبی لە باب و باکرانم یەک زۆر قاوە هەبوو قاوەی تالیان پێدەگۆ یان قاوەی عەرەبیان پێدەگۆ ئێستا زیاتر لە قاوەخانەکان زیاتر لە 20 زۆر قاوەمان هەیە بە ئەنواع تام و بە ئەنواعەوە. ئەو گەشتیارانی کە سەردانی هەولێر دەکەن زۆر سەرسامن چکە ئێمە لە نزیکە قسەیان لەگە دەکەن زۆر سەرسامن بە ئاوەدانی شاری هەولێر بە ئارامی شاری هەولێر بە خەڵکەکەی کە بە شێوەیەکی جوان پێشوازیان لێ دەکەن. کۆنترین قاوەخانە لە هەولێرێ قاوەخانەی ئەبوو قاوەچی بوو. ئەبوو قاوەچی تووڕاس بوو مێژوو بوو شوێنێکی گەورەی هەبوو یەکەم قاوەخانە بوو کە بلیاردی دانا تاوڵە و دامەشی لێ دەکرا سبەینانیش قاوە تەوزیع دەکرا هەتا سەعات 9 سبەینەی قاوە بەلاش تەوزیع دەکرا. Erbil gibi rahat ve güvenli bir şehirde böyle rahat ve güvenli bir kafede kahve içmenin ayrı bir lezzeti, ayrı bir tadı var. Bu bağlamda da Erbil'e gelmek isteyenlerin her zaman uğraması gereken bir yer olduğunu, kahvenin hem tarihi derinliklerinde kahvenin lezzetini ve aynı zamanda tadını yakalayabilecekleri bir yerdir burası. ئەو قاوەیە کە زیاتر لە 1970 ساڵە بۆتە مۆرکێکی گەشتیاری و مێژووی پایتەختی هەرێمی کوردستان. هەکار حکمە هەندێ ئەس تەمەنێ منێ کچکە یانی چیام زۆر گەورەمە ینی وەشنە بەستە زیاتری من کوڕێ هەولێرە پایتەخت بۆمە بچێکێ بەحسێ جیێن گەڤنن پایتەختە هەرێما کوردستانی بکە. وڵا هەولێر ینی چونکە شارەکی مێژووی کۆنی هەیە بێگومان شوێنی لەم شێوەی زۆرە ئەمە قاوەخانەی ئەبوو قاوەچی بوو چایخانەی مەچکۆیە چایخانەی مام خەلیلە ینی ئەمە ئەمە ئەو شوێنانن کە هەند تەمەنیان ئەمە زیاتر لە 100 ساڵ ئەوانیش نزیکی 100 ساڵە
پێم وایە لە شارەکانی تری کوردستانیش بە هەمان شێوە هەر شوێن هەیە کە تەمەنی زۆر کۆنەوەیە باڕکە هەکار وەختی ئەس چۆیمە وێرێ بەحسی مێژوە وێ قاوەخانێ وان گەشتیارات کرد و چات نەوێرێ ئەوێ لێ جوانیش دایەکێک بلوان دەبێتن وەختی ئەف چایخانە گەلێکا قەدیم بوو لە ڕژێما بەحسیش کوڕۆخاندە هەچانوکە ئەم هەتەی نەوێرێ بەس بە خاترە هەندێک و جیەکی مێژوویە پایتەختە هەرێما ئەوەی جێگەی سەرنجڕاکێش بوو دێرین باست کرد تۆ راپۆرتەکەت ئامادە کرد بوو گوتیان 6 پشتە کاری لەسەر دەکەن وایە ینی نەوە بوو دوایینەوە 6 پشت گوازراوە وتی ئەمەش بۆیە مەسەلەن ئەی پارێزین چونکە وەکو مۆرکێکماوەکە دێنە هەولێر دەڵێن هەولێر واتە قاوەخانەی ئابوقاوە چی ئەو هەر شوێنێکی کۆنە ئێمەش بۆیە ینی تا ئێستا هەوڵی نۆژانکردنەوە ئەدەین شتەکانی ئەپارێز اینجا قۆڕیەکی لێبووتی ئەمە تایی سەردەمی باوکمە تا ئێستا هێشتومانەتەوە لە نێوان براکان مانزە بۆ ئەوەی بزانن کە هەولێر چەندە شوێنی کۆنوشتی کۆنی هەیە جا ئەو کاتە پێم وابێ ئەگەر بە مێژووی هەولێر بێ ئەو کاتە تەنیا لەسەر قەڵات ژیان هەبووە لە خواروی قەڵا بەس گەڕەکی عەرەبان و گەڕەکی تەعجیل و گەڕەکی خانەقا ئەم سێ گەڕەکە هەبووە دوای ئەوان تەیراوەش بووەتە گەڕەکەوەتە ئەم چوار گەڕەکەی کە لە چواردەوری قەڵان بەس ئەمانە ینی مێژویان لە گەڕەکەکانی تری شاری هەولێر کۆنتراواتە تەمەنی ئەم قاوەخانەیە لە بەشێک لەم گەڕەکە کۆنانەش زیاترە بابەتەکان زۆرن ئەم جارە بابەتێکی ترمان دەبێت تەوەری دووەمان تایبەت دەبێت بە پلانی ئابووری بۆ ساڵی داهاتوو نزیکە بەڵام هاوکارمان چەکدار چۆتە گوندی هاریکە لە قەزای ئامێدی لەوێ راپۆرتێکی جوانی لەگەڵ گوندنشینان سەبارەت بە ئامادەکاریەکانیان بۆ زستان کردووە زستانی ئەم گوندانش جیاوازترە دابینەربین مامê zihêre gundiyekê gundê harîka ye ew dibêjît zivistan hebûye heta metrekê befir li gundê we bariye û ev sala jî ewan hemû hazirî kirîne الحمدلله حکومت هری که رئیس عائله که برمیله که گزه دوه ماجی دارد حشه که نیوکا چوپی حالیت های امجی چین بخوب دوارا باربارت اینین ماجی حاضریت خواهد کری و هکه بفرجی بیت انشالله ما دارد های و ما گوزیو های و اما مرتاحین و سرارای بلافکرنا گاز آسپی جلای حکومت کردستانê ve lê ew neçarin بۆ خۆ germkirinê sopên darab kar bînin lê raman ew nîne ew jîngehê têk didin û darê tar dibirin ev gunda ev sara baran gelek tên befer gelek têtin ev sala seqanaz jî dibêjin dê befer borîtin dê gelekê wekî xelkê gundî ev biryara dayê ku darê tar nehête birîn çinkî jîngeh dê hête têkdan bas xelek bixwe dewara çite darê tişek jî nîva çiyat mişene Bi gotin û pêşbîniya seqanasan zivistana ev sala zivistaneka befrîn e lew xelkê gundê harîka li qeza Amêdiyê haziriyên baş kirîne بۆ pêşwazîkirina evê zivistanê. Sereray dabînkirina gazaspî ji aliyê hikûmeta Herêma Kurdistanê ve ewan darên hişik jî ji çiyayê înayîne û xelkê gundî dixwazin parastina jîngehê ji hemû lehekî ve berçav hête welgirtin. Çekdar Cemal Kurdistan 24 gundê harîka qeza Amêdiyê. ئەم دێ بەحسە چاوەڕێ خۆی دوێکەین و دێ چینە دهۆکات داسنیا و کاوە عەبدولعەزیز شارەزای ئابووریە لەوێرە دێت گەلمە جابیتن سپێدە باش مامۆستا gelek spas pêda hewa baş pêda temaşevanên Kurdistan 24 baş gelek saxbî mamsta da ez pisyara xwe bikem û ez li te bipirsim em çawa planên xwe bo sala nû dabirêjîn û çend girîng e em pêşwexte hizra hindê bikein ku me planekanî hebîtin belê rastî babetê planê babeteke gelek giring e pêwîst e her takekî her xêzanekê her muessekê wekî dezgehek yan rêkxistinekê û her hikûmetekê jî ku her welatekê jî plana xwe hebîtin. Plan jî tête parvekirin ji layê demî ve bû sê cûrên plana ku
کرد خواهن پلانا مامناون پلانا دریش خواهن و او پلانا جی گریدای سکتره که آن گریدای کاره که کدید پلانا که پیش وقت بودانی زور گرینگه تاکی پلانا خواه بیتن ناف خزانه دا و زور گرینگه خزانه جی پلانا خواه بیتن و زور گرینگه جی ولاتی پلانا خواه بیتن بو او بابت گریدای دمی که سال سر سال مثلا بو نمونه نوروز رمضان یا انجیک ورزه که مهکه دشتکی باشه خراب نینه تو بیر الهنده که پلان بدمی و گریدی لی نابیتن تو تنه پش بستنا تل سر هنده بیتن دمه که دیر دست نشانگیری گریدی هکر تنیازا کاره که باشه بیتن و فرصاک بوده هات ای فرصه دمل دست جیبه چه که پیشی کب بیته او دمه اوی بوده بیتن چونکه رنگ گلک جارا فرصای آنجیک بیجین او شانس نهاته هی الپاشا روژه یان السری سالتا نبیتن بر هندیجیک چو وقتا که گنجای بیتن بوجی بجی کرنا او پلانال دفته هی هکر چپ نویسی بی چپ بیرو که بیتت مشکتا دا یانت ناختا دا تو جیبه جیبه که او لزه نکه پلان بخو گله گریدای بدمی و بیتن لیا شوی گرینگ تر او تو استقلال وان چانس وان درفت و دلیوا بکه اوید کبوتا تید بریکو او دمه بهتن اوید پلان و دارشتی و نکه او کاودانه آن او روشا پاشا روشت وی وقتی دا هنتیال بار و هنتیال گنجای نبیتن بر هندیجی که اگر امسح کنی سر بابتن آبوری منیازا پلانا کار کرنه یا هی ابرو که فرصا کاشولی بو گنجه کی هاد العرده کی کار بکتن نابشتن از تازه زانکوی درچویم پلان هم او از سر سال 2025 شوله کی بکم چونکه ابرو که شولی بدستت که ویتن اگر تو نچیه پشتی 20 روزه دی هم پشتی 10 روزه دی او فرصا نبیتن او دلی وش دستی تا بچیتن باشە مامۆستا کاوە لە دوای سەحەتی باشی مرۆڤ بێگومان لە دوای تەندروستێکی باش لایەنە ئابوووریەکە بەلای هەموو خەڵک ڕەنگە لە پێشینەی کارەکان بێ تا چەند گرنگە هەر یەکێکمان هەر خێزانێک بتوانێت خەرجی لەگەڵ داهاتی ڕێک بخات وە چۆن دەتوانێت ئەمە بکە زۆر جار هەوڵ دەدەین لەوەی کە خەرجیەکانمان لەگەڵ داهاتمان ڕێک بخەین بەڵام سەریمان کە سەیر دەکەین خەرجیەکانمان زۆر زیاتر بۆ لە داهات ئەمە چۆن ڕێک دەخرێت بله پرسکا گلک جانه گلک جه خدایه مثلا رک خستنا خرجی و داهاتا اوه پرزگری که هر سرکیا تاکت ما و خیزانت ما و رنگ ولاتا جی بیتن چونکه زانسته آبوری زانسته که زحمت گهشتناوی کاودان نمستقرن زانسته که بردوامت گهرین و نیبونه دایه نوی که زانسته که کیمیاوی تو دو کرستات کل که دی کرستیجی چه بید آنها که شکا بیرکاریه 4 لگدانی 4 16 دیو اورو 100 سال دیل دو کل استرالیا کانادا همی وکیه که آبور خزانه آن آبور ولاتی بیردوز بردوامت گهرین دایه و او افریقا بو کردستان گنجای بیتن خزانه که کردستان رنگ بو خزانه که اروپا دست نداد بو خزانه که کنداوی نبیتن لواجی بیا بیتن زانست آبوری و ردتن هر خزانک هر تاکک هر ولاتک الدیف بارودوخ خول دیف روشا خو بخو پلانه که داره جیتن پلانه دهاتی او درست کرنا بجا خزانه پش بستن سر دو درگاهات کتن هاوشوی یکی که کارگری آمازون هاوشوی بجا حکومت که درگاه دهاتیا و سر بنمای درگاه دهاتی درگاه خرجیات یا مزاقتی های او پیش بینی سالا دهاتی بونمه یا مها دهاتی یه دهاتی کابوتا چندن سروی بنمای پلانه چونکه نه یا نوکه یا پاشروژی هشری ندایه تو دی پلان مزاقتی ها جیدانی و چونکه الحریم کردستان مخابنی و از بیجم جدر دهاتی برقرار نینه نخواستم جی بود تخام و چخور و فرمان براکو جدر راست خوی دهاتی دست حکمت حریم کردستان داینه بابت تکلی پرسین سیاسی و گواشتنت فدرالیه یا عراق سرحریمه و حتی ما تکرنت نیف دولتی جی که لوا خیزان آمد تا که من نشتن پلانه که دانیتون سر بنمایوی پلانه او آرمان جد کو پلان بودانای بگهیته دستیشان بکتن ویراب گهیتن او زور یا گرنگ ام بحث اگر وضعه که استقرار بید یا برقرار بیتن پلان دانان زور شکی باشه و چین بهنوان آرمان جا هر سر آخفنه تمام سکاوم گلک جارات زبینین کو اک دبشتمه بلاته پلان هبیت هم بو کارن روزانه خو هم بو سالانی اک دبیجیتن از شوا پلان دابنم از نزانم حتی صباحی از دی صاحبم از دی مرم همه یلا دا در باز کن تا چه هوای بو و
بهزرکردنê çawa tu dibêjî ku gelek giring e me plana xwe hebît em pêşwexte planeke eger salekê jî nevî 6 manga da binê. تا بیرامل گوتنه که اکز شاش نبم پیشوا امام علی نا کد بشتن وصا کار بکه بود دنیا خو که هر وقتی تو دیجی حتی اگر تو بزانی صبحی دی قیامت را بیتن تا پلان اه بیتن تو رزگی بکی داره که بشینی بچی نه و بلا تو بزانی صبحی دی رجا دو ماهی دنیای بیتن آخرت دی را بیت قد نابیتن ام خوب هندک وان بابت و گریدین کید بیت از دی صبحی مینم و ام شوی دنیای بار نکن و کید بیت تو 5 سال دینامینی و کید بیت تو 100 سال دینامینی اما بهانه که گلک جارا کسیت لاواز بخوبی چندت گرن یانجی گلک جارا دی بیشن گلک خو نواستینه رزق ای که نابیت دو یعنی نویسیه همه رزقی تچه دی بود تهیت بیده حتی واری کر تو او برز پرخته و هی نهاد بانه استودیه و اف در فتا کاری کردستان 24 ور نگرد با سر هیوه تو موچه کی پاره کی ور نگیری اداره کردستان 24 بوده نافره که تمال بیشتر و رزق تل دفعه نویسیه تو به تو نه دی تو نه کاری تو پاره ناورگیری و اجر وسانو کنچ مزانکوی از دکتر کمل زانکوی که هکر نچ موانه بجمو تاقی کرنه بکم و هل سنگاندن اختابیاب کم از پاره کی ور نگیرم و رنج برک جی نشته سر کار خو دیواره کی دانید جوتیارک نچی زویه کی بکلیتن واته هر تشتک کریار نبیتد گلو پیشتر پلانا دانا وی کریاره و انجام دانا کریاره نبیتن دهات پیونهت و اگه دهات پیونهتن اوه ام توشی کشه و گرفتین تیگدانا پلانا خیزانه بوین اوه بهانه که یا زور زور لواز دست کسیت لواز داوید بی ایوی اومد لی او کسی زیرک پیش بستن سرچت کتن نا پلان دا بیابیتن تیگه که زانستی های بجنه سوات وید سوات به دیار بیتن سوات چه تشت خالایی که پیتا اس سترنگ سیاحتی که خال پیسیت و پلان جیبجی کرنا پلان تو دست نشان کی و خالت لوازه که دبلیو پیتا دویه و دی سانه که جیت ناف برا خالت لواز و خالت پیز داد تو بشی هنده وان دلیوا اپارچنت یا تو دست نشان بکی کادشی چاوا دلیوا استقلال کی و هنده وان تهدیدا که خالا دو ماهیه یا پیتاتی دبزانی کادی چه تهدید آنجی که ما ترسیل سر جیبجی کرنا پلان هبن داکو تا پلان بی هبیتن یا آنجی تبشی سروا آستانگارا در بال بو گهشتن هروی آرمانجی پلان ایوات دان اوی جنابت آماجه پیدای هم زانسته همیش روشنبیری آبوریا پتوای خزانی کردی بگشتی باز دکم باسی نخبه ناکم بگشتی ام روشنبیری آبوریان هی بم شوازه پلان دابنن یعنی پلانی کرد خایم پلانی ناوراس پلانی دریش خاین هموی بله همو تشتك ريجية يعني هيا زور بيجيرا وهيا تشتك باشا جيك وهيا مخابن او بلان السري دانينا افرو جيتن بو افرو بير الصباحي وبير الباشاروجي وبير النفش دهاتي ناكتن لي بلاف كرنا روشن بيري بحبونا و برگيد ناف برنامه تلفزيون داوكي برنامه وي برز شين ام شين کارگری بکن و شين به روشن بيري بلاف بکن یا پدویا ام خوشیار کن خو اپدیت که این پاپ زانین آواز زانست اویدگیری دا جین و جیار امنه خاص مجیک زانستین کمالاتی زانستین آبوری زانستین تندرستی ین پرورده و ین فیر کرنه و حتی دمایه چونکی اویدشین جانمال پاشروش خوش کن ایکیش بیورین خوشگذرانی آبوری اوید تا پلان که استراتیجی ها سرکبتی هبیتن تو بشی جیبجی که مرم تدانین ایلا تو کسی که زنگی و حتی تو خوشگذرانی آبوری پیدا که هبونا خوشگذرانی پیوره که تبشه آرامیت ناف خزانه که دا پیدا کی کیف خوشی پیدا کی و او تشته هی قناعت به بیتن یعنی قناعتات بیت خزانه هی مام ناونده شلای دهاتی و یان هجار جی گلک دل خوش تره گلک خوشگذران تره گلک منسجم و بهورات ترش خزانه که گلک دولمنده خزانه که سرسفره که تخاره حالا که دا شب بیریت کتن دو جورا دا کچو کرتی کلن بس تمام کن ببوره خیزانک جه های زور دولمنده خانی 3-4 قاطع هر بچی که غرفه که و باب دیک نبینید دیک عیالی نبینید نیف شف زارو نه و باب شب و روز آنها و دیک سپیدیزی در کویتن و تا خوشگذرانی پیدا نبویم مراد و احتمال سرسفره که ری نخاره لواجیک بیورین خوشگذرانی رنگ پتر
هەبوونە ڕاوشەمبیریەوە بەڕێزی ئاماژە پێدای گرێدای بیتن پتر شوەیەکی کو ئەم بیرە هەندێ بکەین ئللا ئەو دەولەمەندی یانژی داهاتێ مەزن بقیزانە هەبیتن حتا کو ڕاوشەمبیری هەبیت خوشگوزەرانی هەبیت مامستاکەوە عەبدولعەزیز gelek spas şarezای ئابووری لە دهۆکە ڕەنگین تت gelmەدا بووی زۆر سپاس. هەکار ئەvە گشت بگەواوەتن مێن ئەوڕۆ بوون هیویدارن جیهێر ڕازامەندیا هەوا بین زۆر سپاس ئەم نوکە بینەرن ماڵە هەوا بووین هەوا ئەم قبول کرین بە هیوام ڕۆژێکی خۆشتان هەبێ و هەمووشمان بەیەکەوە ئەگەرچی ڕەنگە نەتوانین سەڵاسات پابند بین بەو پلان و بەم بنەما و ڕێچکە زانستیانە بەڵام لایەن یکەم لە هەر بابەتێک بتوانین ڕۆشنبیریمان تێدا بەرز بێتەوە ئەمە بێگومان بەسوود بۆ خۆمان و بۆ خانەوادەمان و بۆ دەوروبەرمان دەگەڕێتەوە. سپاس بۆ ئێوە کە تاوە کەستا بینەری پرۆگرامی بیانی 24 خواتان لەگەڵ.